ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاوا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان گفتوگۆکردنە بێ لەبارەی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ باشترکردنی خزمەتگوزاری گشتیەکان و دەسەبەرکردنی ژیانێکی باشتر و سەقامگیرتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکامران غەریب، کارژێڕی لقی چواری پارتی دموکراتی کوردستان. کاکامران بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سپاس بۆیە. کاکامران، حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم لە هەلومەرجێکی سەختە دەست بەکار بوو و لەگەڵ دەست بەکاربوونیە لە بەردەم کۆمەڵی تەحەدیات بوو، لە بەردەم کۆمەڵی ئاریشە و ئیشکالێتی گەورەیە بوو، بە تایبەتی ئیشکا دۆخی چ هەرێمی کوردستان چ عێراق دۆخێکی سەقامگیر و ئارام نەبوو. خوێنە جەنابەت بۆ 4 ساڵی ڕابردوو لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخ، بۆ باشترکردنی خزمەتگوزاری گشتیەکان بۆ هەرێمێکی کوردستانی بەهێزتر، خوێنەی جەنابتان لەم ڕەنگەوە چییە؟ بەڵێ دیارە پێوەرەکانی هەڵسەنگاندن کۆمەڵک پێوەرن کە پێویستە ڕەچاو بکرێ. بۆ نمونە ئێمە ماوەیەکی زۆرە چەند ساڵێکە لە هەڵسەنگاندنی کابینە دوا کابینە ئۆپۆزیسیۆن ڕای خۆی هەیە، دەسەڵات ڕای خۆی هەیە، خەڵک ڕای خۆی هەیە. کۆی ئەم ڕاوسەرنجانە ئەبێتە هەڵسەنگاندنێکی واقعی زاید ئەو چاودێرە بیانیانەی کە چاودێری بارودۆخی هەرێمی کوردستانەکەن ئەبێتە هەڵسەنگاندنێکی واقعی بۆ بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم کابینەیە لە سەرەتاوە ڕوبەڕووی کۆمەڵێ تەحەدیات بووە. ئێمە تازە لە شەڕێکی ماڵوێران کرد لەگەڵ گروپێکی تیرۆریستی کە تاوکو ئێساش سێبەرێکی ڕەشی بەسەر هەموو ناوچەکەیە ماوەتەوە هەستا بووینەوە. فترەیەکی کەم دواوە ڕوبەڕووی پەتایەکی جیهانگیر بووینەوە کە پەتای کۆرۆنایە، هەموو کەس شایدەکە جیهان بە تەواوی وەستا، داهاتەکان داوەزیە خاڵی سفر، پێویست بوو بە بژێوی خەڵک دابین بکرێ، پێویست بوو کەرتی تەندروستی بەهێز بکرێ. پاش ئەوە کۆمەڵێک تەحەدیاتی ناوخۆ لە ململانێ حیزبیەکان لە هەوڵدان بۆ شکستێنانی ئەم کابینەیە و هەروەها ئەو پیلانە دەرەکیانەی کە بە هۆی دەسوەردانی کۆمەڵی ئەحزابی سیاسیەوە لە ناو کوردستانە ئێمە ڕوبەڕووی و تەحەدیانەی دراوسەکانە بووینەوە. ئەمە کۆی هەڵسەنگاندنی کابینەی نۆ بە ڕەچاوکردنی ئەم خاڵانە زاید ئەو بەرهەمەی لە کە سەرڕای ئەم تەحەدیاتانە بەدیهێناوە ئەمە بێ هەڵسەنگاندێکی واقعی بۆ کابینەینەوە. ئایا هاوشێوەی ئەم کابینەیە لە دراوسەکانمانە لە عێراقا لە ناوچەکەیە لە هەموو دنیاە توانیوێتی چ بەرهەمێکی هەبێ سەرڕایم تەحەدیاتانە، توانیوێتی ئاسی خزمەتگوزاری تا چه ئاستێک پەرە پێ بدە. تۆ مادام نمونەیەکی هاوشێوەی ئەمە لە بەرچاوەگری کەواتە بێ ڕێژەی لە سەدی سەرکەوتنی ئەم حکوومەتەش بەبێ جیاوازی بۆ چوون بەبێ جیاوازی حیزبایەتی لە بەرچاو بگری. بابینە سەرەتا دەرچوون لە شەڕی داعش. ئێمە ڕێژەیەکی زۆر لە خاکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی داگیرکاری بووە، ڕوبەڕووی وێرانکاری بووە. جگە لە ئەو کارەساتەی کە لە ئەنجامی خیانەتی 16 ئۆکتۆبەر هاتەدی کە ئەمەش خۆی تەحەدایەک بوو بۆ کابینەی نوێ. پاش ئەوە پەتای کۆرۆنا. ئێمە ئازانین کە پەتای کۆرۆنا ژیانی بە کاملی وەسان لە هەموو جیانە. تۆ خەڵک ئەمە نازانێت لە ماڵەوەش بێ پێویستی بە ژیانە، پێویستی بە خزمەتگوزاریە، پێویستی بە ئاسایشە. ئەمە هەمووی تێچووە، هەمووی بودجەیەکە سەرڕای ئەوەی کە سەرجەم داهاتەکان وەستاوە تۆ ئەبێ تێچووەکە لە ئەستۆ بگری. ڕاستە تەئخیرە بوو، هەندێک جار بە تەئخیرەوە موچە ئەدرا، بە تاخیرەوە خزمەتگوزاریەکان جێوەجێکرا، بەڵام ئایا کراوە یان نا؟ بەڵێ کراوە. پاش ئەوە دابەزینی
نرخی نەوت ئێمازانی داهاتێکی سەرێکیە نەوت بۆ ئێمە سەرڕای ئەو هەموو پیلانگێڕیەی کە بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستان لەلایەن عێراق و لەلایەن دراوسەکانەوە ئەیبینێ ئێمە بینیمان نرخی نەوت هاتە ژێر سفر واتە تۆ پارەشت ئەدا بۆی نەوتەکە لێ بکڕن ئەمە ئەو تەحەدیاتانە بوون کە ڕوبەڕووی کابینەی نوێیەم بووە ئەگەر بەڕێز مەسرود بارزانی ئەو تیمەی کە لەگەڵیان بەو شێوەیە کە هاوکاری بوون یا هەندێک کارشێنیان کردووە ئەگەر بە ئیرادەیەکی بەهێز بۆ ڕەچاوکردنی دابینکردنی داهاتوویەکی باشتر بۆ هەرێمی کوردستان نەبووایە ئێستا بارودۆخی کوردستان لە زۆر شوێن خراپترە بوو ئەگەر ئەو ئیرادەیە بەو شێوەیە کە ئێمە بتوانین بەیەکەوە تەحەدیاتەکان تێپەڕێنی نەبووایە ئێستا بارودۆخی کوردستان چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕۆی جیۆپۆلۆتیکیەوە چ لە ڕووی کۆمەڵە تەنانەت کۆمەڵایەتیشەوە لە ڕووی ئابوووریەوە لە ئاسێکی زۆر زۆر خراپترە بوو جا ئەوە شارەزایانی بواری ئابووری خۆیان باشتر ئەزانە شرۆڤە بۆ ئەوە بکەن کە ئایا ڕێژەی گەشە سەندن سەرڕای ئەو تەحەدیاتانە لە ماوەی ئەم 4 بۆ 5 ساڵە چەند بووە لە هەرێمی کوردستان ڕێژەی ئاوادانکردنەوە چەند بووە ڕێژەی گەشت و گوزار چەند بووە ئەمە کە شارەزایانی ئابووری ئێمە ڕۆژانای بینین لە سۆشیال میدیا و لەسەر کەناڵەکانی میدیا کە شرۆڤەی بۆکەن ئەگەر بە حەقد و قینەوە نەبێت تەنها لە پێناوی ئەوەی کە بیسەلمێنی کام کابینەیە کابینەیەکی باش نەبووە کابینەیەکی شکست خواردی بووە لە پێناوی چی لە پێناوی ئەوەی کۆمەڵێک ئامانجی تەسکی حیزبی خۆت بەدەستبێنی ئەگەر بە ویژدانەوە هەڵسەنگاندی بۆ بکەین بە ڕێژەیەکی زۆر باش دەرەجەی نەجاحی بەدەستێناوەم کابینەیە کاکەوەران ئەوەی کە بەڕێز باسیەکەی ئەو متحەدیە لە ئەو نارێتیکردنی کە لە مرکزی عێراق و سەبارەت بە هەرێمی کوردستان نەکرا لەو زۆر جار پیلانگێڕیانی کە لە دەوڵەتانی ناوچەکەەوە سەبارەت بە هەرێمی کوردستان کەم و زۆر وجودی هەبووە و دەستوەردان هەبووە لە پاڵیا کۆرۆنا دابەزینی نرخینەوە ئەزمەیەکی نێودەوڵەتی بەرەو هەرێمی کوردستانی بەڵام ئیرادەیەکی سیاسی زۆر باشە بوو لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە ناو حکوومەتە کە سەرۆکی حکوومەت و تیمەکەی جوودێکی گەورەیان کرد لەوەی کە هەرێمی کوردستان نەکەوێت و بتوانێت بەو قۆناغە سەختەشا دەرباز بێ بەرە قۆناغێکی تر ئەوەی کە ئێستا ئێمە لە 2 ساڵی ڕابردووی بینین کە لە ناوەڕاستی تەمەنی کابینەکەەوە بۆ ئێستا پرسی چاکسازی و پاکسازی ڕێخستنەوەی ئیداریات و سەرپێخستنەوەی بەشێک لە پرۆژە خزمەت گوزاریەکان دووبارە مامەڵەیەکی تر لەگەڵ بەشێک لە کۆمپانیەکان بۆی کە پرۆژەی خزمەت گوزاری پرۆژەی ئاوادانی لە هەرێمی کوردستان گەشە و نشونما بکە لە دوای ناوەڕاستی کابینەکەەوە حەز بواکرێت جارێکی تر هەرێمی کوردستان پرۆژەکانی سەرپێکەونەوە پرسی خزمەت گوزاریکی باشتر پرسی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئێستا لە جۆر لە زۆرەکان لە گەشەکردنیە خوێندنەوە دووەم بوارەیە هەمیشە وا بووە تۆ ئەگەر بتەوێ خانوویەک سەر لە نوێ لە بناغەوە دروستیکەی زۆر زۆر ئاسانترە لەوەی کە خانوویەک پێویستی بە چاکسازی و بە نۆژەنکردنەوە هەبێ بۆ لەبەر ئەوەی تۆ لە خانووە تازەکەیە ئەزانی نەخشەکە لە بەردەمایەوە پێداویستیانەی کە پێویستی پێێتی بۆ دروستکردنی ئەو خانووە ئەزانی بەڵام لە خانوویەکی ترا احتیمالە کۆمەڵی خەلەلی زۆر هەبێت لە ناو دیوارە شاررابێتەوە لە ژێر سەقفەکە شاردابێتەوە لە ژێر تەختی عەرزەکەی شاررابێتەوە ئەمانە هەموو پێویستی بەوەیە کە پێی پێبەری لەو قۆناغەیە کە کابینەکانی پێشووی احتیمالە واش ئیجابی کردبێت کە بۆ سەرپێخستنی ئابووری کوردستان بۆ ئابووریەکی سربەخۆ بۆ بەزارکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ ناسانی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە بە هەموو دنیا وای ئیجاب کردێکە کۆمەڵێک بابەتی نائاسایی بۆ نمونە کۆمەڵی عەقدی نائاسایی نەوت کە لەوانەیە ڕێژەی داهاتەکە بۆ کۆمپانیایەکە زیاتر بوو بێ بەڵام بۆکەوە سەرەتایە پێویست بووە کە تۆ پێبگری ئەمانە کرابێ بەڵام بۆ ئێستا تۆ پێویستت بە چاکسازیە احتیمالە لەو چاکسازیەیە لە ناوخۆیان لەگەڵتانە بن حیزب هاوپەیمانەکان کە حکوومەتیان لەگەڵیا پێکێناوی لەگەڵتانە بن کۆمەڵێک بەرژەوەندیان هەبێت لەو چاکسازیە لی بدرێ دیسانەوە لەگەڵتانە بن جگەلەوە ئەو زیانە مادیەی کە تۆ لە ئەنجامی ئەو چاکسازیەیە پێت ئەگا
لە عقدی کۆمپانیاکان لەو شکاتکردنەی لە محکەمەی نێودەوڵەتی ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە، هەروەها سەرجەم ئەو کەرتانەی کە بە شێوەیەکی ناڕێک لە ئەنجامی کۆمەڵێک بڵێن کەم تەرخەمی بە شێوەیەکی ناڕێک بنیادنرابێ ئێستا پێویستیان بە ڕاستکردنەوە هەبێتەوە دووچاری زیانێکی زۆر ئەوی 2 ساڵ زۆر کەمە بۆ ئەوەی تۆ بتانی حەدە ئەقل ئەو ناڕێکیانە ڕێککەیتەوە دوا ئەوە بکەویتە سەر بەرهەم واتە وەکو کارگەیە کە تۆ دروستیەکەی ماوەیەکت پێویستە کە تەنها خەڵک بدناسێ تەنها بەرهەمەکەت بناسرێت لە بازاڕە ئەمە ماوەی زەرەرە بەڵام دوا ئەوەی کە بەرهەمەکە ناسرا فرۆشی فراوانت هەبوو ئەمە ئەکەوێتە سەر ئەوەی کە کارگەکەی تۆ قازانج بکە ئەم کابینێش بە هەمان شێوە ئەو بەرنمەیە کە دایناوە بە لەگەڵ تیمە وەزاریەکانە لە سەرجەم حیزبەکانمە لە نرخی هەوڵ و ماندووبوونی هیچ حیزبێک کەم ناکەینەوە احتیمالە لە قۆناغێکە لەگەڵ نەبوو بن بەڵام لە قۆناغێکی کە لەگەڵ بوو بن ئەو ماوەیەکی زۆر کەمە بۆی تۆ بتانی بکەویتە سەر پێ بەڵام ئایا بەڕەچاوکردنی ئەو ماوە کورتە کە تۆ بێی سەرجەم سێکتەرەکان لە هەرێمی کوردستانە بەو شێوەیە کە ئێمە لە سایتە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 400 و بە دەقیقی نازانم قسووری خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانەکرێت لە سەرجەم کەرتەکانە جا ئەمە خزمەت گوزاریە حکوومیەکانە جا تۆ وەرە خزمەت گوزاریە ناحکوومیەکان کە پێویستە لەسەر حکوومەت کە تەسهیلاتیان بۆ بکە خزمەت گوزاری کۆمپانیەکانی دەرەوە کە پێویستە لەسەر حکوومەت کە کاراسانیان بۆ بکە بۆی بتوانن بێن لە وڵاتەیە سەرمایە گوزاری بکەن کە ئێمە لە ناوچەیەکیان تاکو ئێستاش مستەقر نییە بۆ یەکەم کۆمپانیا هەیە بوێری ئەوە بکە کە بێ سەرمایە گوزاری خۆی لەم ناوچەیە بکە هەرچەند کە تاوەکو ئێستا سەرڕای هەموو ئەوانە هەرێمی کوردستان بۆ سەرمایە گوزاری لە زۆرش ناوچەی تری عێراق باشتر بووە بەڕێ سەرۆکی حکوومەت لەگەڵ تیمەکەیان زۆر بە باشیاتەوە بۆ بە بەرنامەکاریان کردووە تۆ کاتێک کە بە عەشوایی کارت نەکرد کە تەواویەکانت دەستنیشان کردووە ئەوە ڕێگە چارەت بۆ دانا زۆر ئاسانترە لەوەی کە بە عەشوایی کار لە هەموو سێکتەرەکانە بکەیت لە ماوەی ئەم 2 ساڵەیە لەگەڵ ئەوەی کە کۆمەڵی ئاستەنگی حیزبی هاتە سەر ڕێگایە و کابینەیە پێشتر ئاستەنگەکانی تر بووەم جارە ئاستەنگی حیزبی بوو کشانەوەی تیمی یەکێتی لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ئەو ڕووداوانەی کە لە سنووری سلەیمانیا ڕوویدا بووە هۆکاریەوەی کە فڕۆکەخانی سلەیمانی تورکیا گەشتەکانی بەڕوویان دابخایە عنی ئەمە هەمووی کاری لەسەر ناوبانگی هەرێمی کوردستان کرد و حکوومەتی هەرێمیش پێویست بوو لەسەری کە کار لەسەر کەمکردنەوەی ئەم زیانانە بکە بەناوبانگی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا باش هاتووە ئەگەر حیزبە سیاسیەکان بتوانن بە یەکەوە هاوکار و پشتیوانی ئەم کابینەیە بن بە دڵنیاییەوە ئەکرێت لە سەرجەم کەرتەکانە لە کەرتی پێشمەرگەیە لە کەرتی گەشت و گوزاراوەی پێشمەرگە دوایی واسیەکەین کە گرنگترین بەشی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و هەروەها فراوانبوونی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر تەواوی کوردستانە وەکو یەک پاکێجی موحەد بەبێ ڕەچاوکردنی ئەو ڕێگیریانەی کە لەلایەن حیزبەوە ڕوبەڕووی تەسهیلات و ئامادەکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بێتەوە کاگامەرن باسیت کرد کە تا ئێستا باش هاتووە پێم خۆشە سەرنج بکەینە سەرەوەی کە لەو ماوەی ڕابردوویەکی لەو ئەستەنگارنی کە هەرێمی کوردستان هەیە وەکو بەشێ لە عێراق زۆر فۆکس خستن زۆر پشت بەستن بوو بە یەک داهات کەویش داهاتی نەوت و غازە لەو ماوەی ڕابردوو بە تایبەتی لە زەمەنی کابینین هۆیمە ئەوی زۆر هەستی پێکرا هەمە چەشنکردنی دارایی و بەرهەمەکانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و لێرە و لەوێش بەردەوامە بینین کە حکوومەت کارگەی نوێیەکاتەوە ئاسانکاریەکە بۆ دروستکردنی پرۆژەی نوێ دەستی و بەرهێنان زۆرترین ئاسانکاری پێشکەشی و بەرهێنە ناوخۆی و دەرەکیەکان کردووە کە پرۆژەکانیان بهێنە هەرێمی کوردستان جوڵەیەک هەست پێکرێت لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم سێکتەرە ئەوێ کار بکە
خوێندنەوەی تۆ چی بووی کاریم کوردستان لە تاگڕەهەندیەوە لە ئابوووریەکی یەکلایەنەوە بەرە و ئابوووریەک بڕات کە فرەچەشن بێت و فرە سەرچاوە بێت. تەسەورەکەم ئەگەر وانەکە ئێمە تووشی نەخۆشی هۆڵندیە بین پشتبەستن بەس بە داهاتی نەوت مەرج نییە نەوتی ئێمە تەواو بێ بۆی هەیە بۆ ماوەیەکی زۆر نرخی نەوت دابەزێ کە تۆ نەتوانی تەنانەت خزمەت گوزاریە سەرەتایەکانی خەڵکیشی پێدابین بکەیت کەواتە عاقڵانەترین ڕێگە ئەوەیە کە تۆ سەرچاوەی تری داهات بدۆزیتەوە. سەرچاوەی تری داهات لە ڕووی گەشتیاریەوە ئێمازین پێگەی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر گرنگە لە ناوچەکەیە چ لە ڕووی جوگرافیەوە چ لە ڕووی جیۆپۆلۆتیکیەوە چ لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی ئاو و هەواوە لە ڕووی گەرمیان و کوێستانەوە لە ڕووی ناوچە گەشتیاریەکان کە هەرچەند تاوکو ئێستاش کەم و کوڕی هەیە لە خزمەت گوزاری لە ناوچە گەشتیاریەکانە بەڵام سەرڕای ئەوەژە بینین کە ڕێژەیەکی زۆر خەڵکی ناوچەکانی تری عێراق سەردانی هەرێمی کوردستانەکەن ئەمە ئەگەر بکرێ بە پێی بەردامەیەکی گشتگیر بتوانین ناوچە گەشتیاریەکانمان پەرە پێ بدەین ناشناڵ پارکمان زیاتر بکەینەوەی کە هەیە تاوەکو ئێستا ناشناڵ پارکی سەکرانە ئەمانە گەشتیار زیاتر بۆ لای تۆ ڕائکێشێ سەرچاوەیەکی تری داهاتە لە ڕووی کشت و کاڵەوە ئێمە کشت و کاڵی فرەبەر هەممان هەیە لە کوردستانە ناوچەمان هەیە کە بۆ میوەهات زۆر شیاوە ناوچەمان هەیە بۆ گەنم و جۆ و دانەوێڵە زۆر شیاوە ناوچەی ترمان هەیە کە بۆ گوێز و بادەم و ئەمانی کە پێڵێن دەنگەکان زۆر شیاوە کەواتە ئێمە سەرچاوەیەکی گرنگی کشت و کاڵیمان هەیە بەڵام پێویستە بە پێی بەرنمەیەکی گشتگیر کە هەرچەند لەم کابینەیە زۆر زیاتر لە کابینەکانی تر گرنگی پێدراوە ئێمە توانین ئەو سەرچاوانە بە دروستی بەکاری بێنین وێڕای ئەوەی کە ئێمە داهاتێکی زۆری ناوخۆشمان هەیە ئێمە کۆمەڵە دەواازەی گومرکیمان هەیە کە ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە لەگەڵ دراوسەکانە ئەمەش دوجارە بێتەوە داهات کە هەرچەند کێشەیەکی سەرەکی بە تایبەتی لە سنوور سلەیمانیەوە بوو کە داهاتەکان دیار ناما کۆنا ئەکرایەوە وەکو تەحەدیەک ڕوبەڕووی ئەم کابینەیە بووبەوە کە ئایا بۆچی ئەم داهاتانە لە کاتێکا کە هیچ کێشەیەک لە ئارایان نییە نەپەتای کۆرۆنایە نەشەڕە داهاتەکان لە سفر نزیکە بێتەوە ئەم داهاتانە بۆ کوێ ئەچێ ئەوەی کە یەکێک لەو تەحەدیاتانێکە کابینێش ڕوبەڕووی بۆتەوە ئەو لارە ملیە حیزبیە بووە کە هاوکاری حکوومەتیان نەکردووە بۆی بتوانین ئێمە سەرجەم دەواازە سنووریەکان بەو شێوەیە کۆنتترۆل بکرێت کە بێت بە سەرچاوەیەکی تری داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بتوانین ئەو پلانە بەو شێوەیە جێبەجێ بکەین کە وەکو یەک پاکێت سەرجەم دەواازە سنووریەکان داهاتەکانی بگەڕێتەوە کەتی کشت و کاڵ کاری خۆی بکە کەتی گەشتیاری کاری خۆی بکە لە پاڵ ئەوەشە بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستان و ئەو سێکتەرە بازرگانی و ئابووری و پیشەسازیانەی تریشکە لە هەرێمی کوردستانە هەیە مابینین ڕۆژانە کۆمەڵک کارگەی نوێ لە کوردستان ئاکرێتەوە کە لەوانەیە تا 10 ساڵێک لەمە پێش ئێمە کارگەیەکی ئۆتۆمان نەبوو بێت لە کوردستانە بەڵام ئێستا کارگەی زۆر زەبەلا حەبینین لە ڕێی بەرنامە تەلەڤیزیۆنیەکانەوە کە لەوانەیە هەندێک لە وڵاتیان هەستیشان نەکردبێ کە ئەم جۆرە بەرهەمە لە ناو هەرێمی کوردستانە بەرهەم دێ ئەمە بەرنمەیەکی گشتگیریەوێت تەنها بە بەڕێ سەرۆکوەزیران یاوەکو تیمەکەی ناکرێت پێویستە سەرجەم حیزبە سیاسیەکانیش لەمڕۆ هاوکاری ئەم کابینەیە بن. کاکەمران سەرباری تۆکمەیی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو جددیەتی سەرۆکی حکوومەت و بەشێ لە تیمەکەی هەیەتی ئەو ئیشکالەتە سیاسیە زۆر قۆڵ بۆتەوانەکە بەڕاستی لە سلێمانیەوە یان هێزی دووەمی مشارک لە ناو کابینەکە هاوبەشی ناکە بە تایبەتی لە ئەستەنگە سەرەکیەکانە بۆ نمونە لە یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ نمونە لە بابەتی بودجە و باشترکردن و شەفافترکردنی دارایی و دەساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر جار لە خەرجی شام کێش ئیشکالەتانە هەیە و لە کۆتاییە ئێستا بە تایبەتی لە سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجا لە ڕانیە
دەنگێکی ناڕزایی هەیە سەبارەت بەوەی کە خەڵک خزمەتگوزاری گشتی بە وەکو پێویست پێ ناگا و شارەکان ئاوادان نابنەوە ئەو پرۆژانەی کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە سەر پێ نەخراونەتەوە. ینی وا بەڕاستی زۆر جارێکێتیش پارتی تاوانبارەکە بۆی کە ئەوان هۆکارن ئەوان گەماری ئەم سنووریانەوە خوێنەوە جەنابەت بۆم بابەت. باشە کاتێک کە ئەوان ئیمزایان کۆ کردەوە بۆ ئەوەی لامەرکەزی دارایی هەبێ بۆ سلەیمانی بۆ ئەو کاتە تەحەدایەوەیان نەکرد کە داهاتی سلەیمانی زۆرەوە ئێمە خۆمان نەتوانین خۆمان بژێنین بۆیە پێویستمان بە لامەرکەزی دارایی هەیە یاوەکو بە پێویستمان بە هەرێمی سلەیمانی هەیە. ئێکەواتە ئێستا ئەبێ خۆیان بە درۆ بخەنەوە کە ئەڵێن داهاتەکان بەش ناکە، پارتی هاوکار نابێ، حکوومەتی هەرێم هاوکار نابێ بۆ ئەوەی بتوانن موچەی خۆیان دابینکە. ئێکەواتە ئەم دووفاقیە ئەوەیە کە خەڵک ئەیبینێ کە ئەمانە بە چ شێوەیە کەوتونەتە وێزەی ئەم سنوورە و خوێنیە مژن. باشە ئەو کاتە بۆ ئێوە نیازی جابوونەوەتان هەبوو لە هەرێمی کوردستان داهاتەکان لە کەشکەلانی فەلەک و بەڵام ئێستا داهاتەکان بەشتان ناکە. خەرجیەکان دوو ئەوەندە لەسەر حکوومەت دەنووسن و داهاتەکان ئەشاردنەوە. بە ڕاگوزەر ئەگەر ئەو فەرمانگە خزمەتگوزاریانەی وەکو هاتوچۆ وەکو تاپۆ وەکو کۆمەڵێک ئەو فەرمانگانەی کە داهاتیان زۆرە هەر هاوڵاتیەکی سادە بەبێەوەی هیچ خوێندنەوەیەکی ئابووریشی هەبێت لەم سنوورەیە سەردانیان کە کازانێ جگە لە داهاتە سنووریەکان ئەزانێ داهاتی ئەم سنوورە بەو شێوەیە نییە کە ئەمان بانگەشەی بۆ ئەکەن. باشە کە ئەم داهاتە هەیە هیچ نەبێ بتوانە خەڵکی سنوورەکەی خۆت بژێنە. ئەرکێک لە حکوومەتی هەرێم کەمترەکەیتەوە ئەو ئەرکە ئەو تێچووە ئەتوانێت بۆ نمونە شەقامێکی وەکو شەقامی 100 مەتری سلەیمانی بەکاربێ. ئەتوانێت لە پرۆژەیەکی پەرەپێدانی تر لە پارێزگای سلەیمانیا سەرفی بکە. بەڵام من داهاتەکان هەمووی بگێڕمەوە بۆ حیزب و لە ئەنجامیشە بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە موچەم بۆ دابینکە، پێویستە خزمەتگوزاریم بۆ دابینکە، پێویستە ڕێگەوبانم بۆ چاکە، پێویستە سەرجەم ئەو سێکتەرانەی کە پەیوەستە بە خەڵکەوە منداوام لە حکوومەتە ئێمە لە حکوومەت هاوبەش نین، بەڵام داهاتەکان بچێتەوە خەزێنە و گیرفانی حیزب. ئەمە دووفاقیە کە لێرەوە دروزە بێ هەمووی بە بەڵگە هەیە لەناو خاڵی گومرکیە قەپانی حیزبی هەیە، لەناو دروست لەناو خاڵی گومرکی سەرسنوورە قەپانی حیزبی هەیە، لە دەرەوەی خاڵەکە قەپانی حکومی دانراوە. ئەمانە بەڵگەن بە ڕێژە ئەزانرێ مەسەلەن داهاتی خاڵە سنووریەکان لە ماوەی مانگێکا چەند ئەگەڕێتەوە بۆ خەزانەی حیزب. تۆ باشە ئەمە ئەگەر بۆ پێدانی پارێزگاکەت سرف بکرێ بە دەردی خۆدەڵی لە هەولێر خۆشتر نابێ. کێشەی تۆ ئەوەیە کە ئەڵێ پارتی بەس گرنگی بە هەولێر و دوهۆک داوە، بەڵام سلەیمانی هەمال کراوە. ناکرێت تۆ داهاتی سلەیمانی بشاریتەوە بیخەیتە خزمەتی حیزبەوە میلیشیای پێ دروستکەی. سرە ڕای ئەوەش کۆمەڵێک سەرانە لە بازرگان بسەنی و وەبەرهێنەر لێرە ڕاو بنێی ناچاری بکەی کە بچێتە شارەکانی تر. بەم شێوەیە هەولێراوەدانە بێتەوە. لێرە سەرانە لەوە بەرهێنە سێنن ئەچێ پرۆژەکانی ئەبێتە ئەباتە هەولێر ئاوەدانترە بێتەوە. بەڵام ئەوانەیانەوێ بەو شێوەیە خۆڵ بکەنە خاڵ چاوی خەڵک کە داهاتەکان هەمووی ئەچێتەوە خەزێنەی حکوومەت لە کاتێکا کە وانە داهاتەکان. بەڵێ ئەم سیاسەتە یان ئەم جۆرە لە قۆڵبوونی ناکۆکیەکان خەڵک باجەکەیە بە تایبەتیش لە سلێمانی لە چەمچەمان لە گەرمیان و لە ڕانی و هەڵەبجا بەڕاستی خەڵک بە قورسی باجی ئەم بابەتایەتەوە. ینی ناکرێت میکانیزمێکی تر بیرۆکەیەکی تر ڕێگایەکی تر هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆی کە لە پێناو خەڵکە بۆی خەڵک ئەم باجەنەیە. باشە خۆ داخستنی فڕۆکەخانەی سلێمانی خەتای حکوومەتە، خەتای حکوومەت نییە، خەتای پارتیە، خەتای پارتی نییە. تورکیا گەشتەکانی ڕاگرتوواڵێ بازرگانی نامەشبوو لە
فڕۆکەخانەی سلێمانی جموجۆڵی مەشبوو هەیە لە فڕۆکەخانەی سلێمانی ئەمنیەتی گەشتەکانی ئێمە پارێزراو نیە لە تۆ نەتوانی ئاسایشی فڕۆکەخانەکەی خۆت ڕاگری کۆمەڵە گروپی چەکدار بتوانن زاڵ بن بەسەر شارەکە یا لە ناو سلەیمانیا بنکە و بارەگایان هەبێ هەل لە فترەی ڕابردووە نزیکەی 18 بۆ 19 سەرکردەی پەکەکە تورکیا لە ناو سلەیمانیا کوشتوێتی کێشەکە ئەوە نییە کە ئەمە کوردە و شەڕی دەوڵەتێکی تورکیەکە کێشەکە ئەوەیە کە ئەو شەڕە هاتۆتە ناو ماڵی ئێمەوە هاتۆتە ناو کۆمەڵێک شارەوە کە لە پاش شەڕی ناوخۆ گوێی لە دەنگی تەقە نەبووە 25 ساڵە گوێی لە دەنگی تەقە نەبووە هەر ڕۆژە و لە شوێنێک درۆنێک لە ئۆتۆمبیلێکدا لە شوێنێک یەکێکی کاکوژێ ئەم دیمەنانە پێچەوانەی ئەو ڕەوتی پێشکەوتن و شارستانیەت و دیموکراسیەت و لیبراڵیەتەیەکە کە کۆمەڵە حزبی سیاسی بانگەشەی بۆەکەن ئێمە هەرێمێکی فیدراڵین لە چوارچێوەی عێراقا بەڵام هەرێمەکە ئێمە پێشکەوتورە لە عێراق تاوانی ئێمە چییە؟ عێراق خۆی نەیتوانیوە حکوومەتێکی گەندەڵی هەبووە نەیتوانیە خزمەتگوزاری پێویست بۆ خەڵکی خۆی دابین بکە کە ئێمە پێشکەوتوترین بۆ بەهۆی کۆمەڵێ ململانەی حیزبی ترەوە کە نەشەڕی ئێمەیە نەوەکو ساحەی ئەوانیشە بێن لێرە ململانەکانی خۆیان یەکلا بکەنەوە لە ناو سلەیمانیا تورکیا بتوانێت بە فڕۆکەین زالجەوی بکە و سەرکردەی پەکەکە بکوژێ دراوسەی منە مناڵی من و تۆ تۆقن نائارامیەک لە ناو سلەیمانیا دروست دەبێت ڕەوتی بازرگانیە وەستێ خەڵک دڵنیانیە لە داهاتوی خۆی حیزبێکی سیاسی نەتوانێت سنوورێک بۆ ئەم جۆرە چالاکیانە دابنێ پێویستی بەوە هەیە کە سەرچاوەی داهاتی زیاتر بۆ خۆی کۆبکاتەوە ئەگەر سبەینێ لە هەر حاڵەتێکە هەر شتێک ڕوویدا سەرگرتەکانی بتوانن لە شوێنێکی تر بە ئازادانە و بە دەوڵەمەندی بشین. کاکەوەران سواز بە ئامادەبوونت ئومێد دەکەین کە کابینەی نۆ بتوانێت خۆناغ بە خۆناغ ئەو شکالتانە تێپەڕێنێەوە بەڕاستی و ئاودانی و جۆرێک لە سەقامگیری کە لە هەولێر و لە بادینان هەیە بپەڕێتەوە بۆ شارەکانی تری سلێمانی و هەڵەبجەشکە بەڕاستیمانەش بەشێکن لە حکوومەت هەرێمی کوردستان و چاوەڕوانەکانیش ئەوەیە کام حکوومەتە بتوانێت خزمەتگوزاری باشتر پێشکەشکە ئارامی و سەقامگیرێکی باشتری هەبێ ئەو جۆرە لە بازرگانی و هاتنی گەشتیار و فرەچەشنکردنی سەرچاوەکانی دارایی شار و شارچکانی تریش بگرێتەوە ئەگەر قسێکت ما بێت بەرەو کۆتایی بەرنامەکاتی بە ئومێدیەوەین کە کوردستان هەردەم گەشاوە بێ کوردستان بتوانێت بە هاودەنگی لەگەڵ سەرجەم حیزبە سیاسیەکان داهاتوویەکی باشتر بۆنەوەکانی خۆمان بنیاد بنین ڕابردووی ئەمە پڕە لە شەڕ پڕە لە کوشتار پڕە لە یەکتر سڕینەوە پڕە لە دوژمنایەتی پڕە لە تەعەدای بێگانە پڕە لە ماڵکاولی کاتیەوە هەیە هاتووە کەنەوەکانی ئێمە بتوانن زۆر بە ئاسوودەیی خۆمان بتوانین لەم ناوەڕاست و کۆتایی تەمەنەیە کوردستانێکی ئاوەدان کوردستانێکی سربەخۆ بینین ململانە حیزبیەکان ئەوە ناهێنن کە تۆ قەزیە گەورەکەی لە پێناوە بکەی بە قوربانی چونکە دوجار ئێمە هەمومان وەسیلەن چه حیزبی سیاسی چه حکوومەت هەمویان وەسیلەن ئامانجنین ئامرازن بۆ ئەوەی بتوانین بە یەکەوە کوردستانێکی بەهێزتر بنیاد بنین. کاکەم غەریب کارجێڕە لە کەچواری پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ڕاوا و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکان. زۆر سوپاس بۆ ئێوەش. دەستخۆشەوە سوپاس. ئەزان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕاوا تا ڕاوەکردنێکی تر و تا پرسێکی تر بە خواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بن.